لا بەڕاوی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامی لەم تۆڕدا باز لە بەخێوکردنی مار دەکەین بازین چۆن بەخێو دەکرێت خۆراکەکانیان چین لە هەمان کاتدا کەش و هەوای مار ئەو شوێنەی کە لی دەژیت پێویستە چۆن بێت لەگەڵەوەدا هەموو کەسێک دەتوانێت مار بەخێو بکات بێگومان چەند جۆرێکی ماری جیازیش لە سیۆدۆ ئامادەیە من گفتگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ کاک نێوشیروان عەبدوڕەحمان کە بەخێوکەری مارە. بەخێر بیت. زۆر سپاس بۆی کە لە بەرنامەی بەیانی باش کوردستان بەشداری. زۆر سپاس. کاک نێوشیروان ئەمڕۆ چەند جۆرێکی جیازی ماریش لە سیۆدۆ هێناوە. ئەمە باز لە بەخێوکردنی مار بکەم یعنی مار چۆن بەخێو دەکرێت چۆن بەردەوام تۆ ینی ڕاستەخۆ پەیوەندیت هەیە لەگەڵ ئەم مارانە. بەخێوکردنی مار زۆر ئاسانە هەموو کەس دەتوانێت مار بەخێو بکات یعنی شتێک نییە کە زۆر ترس لێ هەبێت چکە هەموو مارێک ژەهراوی نییە ئێستا بۆ نەم مارانە بەس ئەویان ژەهراویە یعنی ئەتوانی خەڵک زۆر بە احتیادی بەخێوی کات و وەکو ڕەژاڵەکانی کە بە ئاسایی وەریگریت و بەخێوی کات. واتەتوانێت مارۆکو هەر ئاژەڵێکی ئاسایی هەر تاکەی بتوانێت ڕای بگرێت بەخێوی بکات؟ بەڵێ بەڵێ چکە هەمویان مەترسیدار نین. ئێستا ئەو چەند جۆرێک لێرە کامان مەترسیدارە؟ ئەوەی کە لێر مەترسیدارە بەس ئەم مارە ڕەشەیە خۆی ڕەژمار بەعام پێوە نادات و مەترسیدار نییە بەس ئەم جۆرەیان پێوە دات چکە ئەمە جۆرێکی ترە کورتە و ئەستورە ئەم شێوازیان لە جۆری ماری ڕەش پێوە ئەدات بەس ئەمەیان مەترسیدارە لەم جۆرانێک هێناوم. واتە ئەمەیان ژەهراویە ئەمانیان ژەهریتیانە چکارەوە مار پێێتەوە ژەهراویە. بەڵێ بەڵێ مار بەعام وا ناسراوە کە ژەهراوی بێ بەس ئێستا لەمانەیە هیچیان ژەهراوی نییە بێزگە لەو ڕەشیان خۆی هەموو مارێک ژەهری خۆی هەیە بۆ سڕکردنی نێچیرەکەی کاتێک بۆ منە مارێک کەروێشکە گەخوات پێویستە ژەهرێکی تێبکە بۆی کاری لێ بکە و ئاسانتر بیخوات بەس ئەو ژەهرا هەموو مارێک ئەو ژەهری نییە کە با بڵێن کوشندە بێ بۆ مرۆڤ. ئەو هەوڵای لە شوشەکە بێتە دەرە خۆ نایەتە دەرەوە؟ ناتوانێت چکە شێوازی شوشەکە زۆر باشە هێزەکەی کەمەکاتەوە. باشە باوێنە سەر ئەو خۆراکانەی کە ئەدرێت بە مار خۆراکەکانیان چی؟ ئەویش بەپێی جۆری مارەکە ئەگۆڕێ ئێستا بۆ نمونە ئەمەیان تۆزە گەورەتر ئەتوانێت مەسەلەن چۆلەکەی بیتێ یاخود فنسی بیتێ ئەم ئاژەڵانەی بە زیندوی بیتێ بۆ سروشت و ڕەنگی مارەکە باشترە. ئەشتوانی گۆشتی بۆ بکەیتە ناو ئاوی گەرمەوە بیدەیتێ بیخوات هەر ئیخوات بەڵام وا باشترە کە شتی فرێشی بیتێ بیخوات. باشە ینی ئەمە بە چۆلەکە بە زیندێتی ئەیخوا؟ بەڵێ بەڵێ. هەمیان وان؟ نا ئەوانە بچووکترن ئەویان بەپێی حەجمی خوانەسا بۆ من ئەوانە ئەبێ 1000 پێیان بیتێ ئیتر ئەو بچووکانە ئەوانەی کە زۆر سوورن ئەوە جارێ با بڵێن هەر گڵ ئەخوا شتێکی وا زیندوی بچووک ناتوانانی ئەی ئەمان کە لێر ئاوا بێدەنگ مت بووە ئەوەشیان هەرتوانی 1000 پێی بیتێ بیخوات. باشە ئەی ئەوەی کەوتە ژەهراویە؟ ئەوە ژەهراوی بەڵە ژەهراوی وەک مارەکانی کەنێ ژەهراوی هەر شتێک بتوانێت بزاڵ بێ بەسەری ئاژەڵێک لە قەبارەی خۆی با بڵێن بەس مسەیتەر بێ بەسەری ئەتوانێت بیخوات. باشە کاک نێوشیروان ئەگەر ئازێتێک بۆم ئەو مارە بکەیت هەمە لە بۆ زیاتر بینەران ببینن بەڵام تکایە لە دەستە نەڕۆ نێ بۆ لای من ئەم مارەژ هەردی مەتیقە خۆمانە بەزەوەیەگە تووڕێینەکەی پێێتەوە نادا هەڵبەتە ژەریشی نییە بەزەوەیە گاز بگرێ لەوانەیە تۆزێ مشکی لێ ئەوانە بەس وەکو ژەهر ژەهری نییە. هەستەکەم تووڕە بوو ئارەوەڵات تۆزێ تووڕێ بە گرتنی زۆر ئەواتە زۆر بەتونی بگیری تووڕابێت؟ بەڵێ نابێ عزێتی بێ بێت چۆن ڕاوەستا زۆر محاولەکەی دەستکاری نەکەی. ئەی چۆن ساڵە ینی مار بەخێوەکەیت؟ وڵایی تقریبان بۆ 3 ساڵ ئەچێ بەس زۆربەی مارەکانم ئێستا ئەمانە تازەن شکۆوانی کەم مردوون خۆی لولەکە خۆی کێشەی نییە. باش هیچ زیانێکی نییە ئەمە؟ نا هیچ زیانێکی نیە بگرێ زۆر ئیسفادەشی هەیە. ئیسفادە هەیە؟ ئێستا بزە بدەمە من ئیسفادەکەی چۆنە هەموو مارێک ئیسفادەی خۆیە بۆ منە پێستەکەی بەکاردێ بۆ چەندین نەخۆشی یاخود چاوریەکەی بەکاردێ بۆ چەندین کرێم و مەڵحەمی جوانکاری گۆشتەکەی بیخۆ ئیسفادەی هەیە بۆ پژێشە یعنی زۆر ئیسفادەی هەیە. باشە سەبارەت بە خۆراکیان ینی ڕۆژانە چەند جار خۆراک ئەخۆن ینی کاتەکانیان دیاری کراوە یاخود چۆنە؟ خواردنی مار وەکو ئاژەڵەکانی تر نیە بڵێ هەموو ڕۆژ یاخود هەموو هەفتان خوارد نەخوایسە بۆ نام مارە مانگی یەک چۆلەکەی بیتێ بەسێتی. مانگێک چۆلەکە؟ بەڵێ خواردنی مار زۆر ینی تقریبان مانگێکی پێ ئەچێت چکە ئەزمی ناکە
لیکە ڕژێنێکی زۆر زۆر ترش هەیە لە ناو ماعیدەیە هەر شتێک بخوا ئەیتوێنێتەوە یعنی ئەگەر بۆ منە کەروێشکێک بخوات ئێسقانی کەشی ئەتوێنێتەوە ئەوە نێ بڵێ هەرسیەکە نا ئەمە نایسامەوە نەگەشتێتەوە مەرحەلە کەروێش بخوات ئەمە ئێستا جرجی لەوانەیە پێ بخورێ بەچکە جرج و مشک و ئەم شتانەشی پێخورێت واتە قۆناق بە قۆناقی ینی جیاوازی چێ قۆناقەکان ینی بەپەی تەمەنیەتی یاخود چۆنە بەپێی حەجمەکەیەتی ئێستا بۆ ئەوە ناتوانێت چۆلەکە بخوات بەس ئەمە ئەتوانێت بەپێی حەجمەکەیەتی وەمارەتوانێت زۆر بکشێت ئێستامە سەیری سەریکەی لەوانەیە بڵێ هێستامە هێلکەی پێخورێ زۆر بە احتیاجی هێلکەی مریشکی پێخورێت ئەتوانێت بکشێت توانای کشانی هەیە باشای برسی نابێت ینی ئەگەر مانگی یەکجار چۆلەکەی بخوا نا هەر خی گەورە وای دروست کردو بە مانگێک یەک چۆلەکە بخوات بەسێتی خواردنێکی زۆر کەمیە بەس جۆری ژەهراوی وانێ جۆری ژەهراوی زیاتر خوارد ناخوا بە حکومیەوەی بەشێک لە خۆراکی ئەو خواردنەی ئەگۆڕێت بۆ ژەهر خواردنی زیاتری ئەوێت باشە خۆی ئاڵانوە لە ملەی ئازارێکی نا بەس بە حاڵ تۆزێتوندا جینا کێشەی نییە ینی کەمار تووڕە بێت چۆن ئەزاندرێ یان ئێستا ئەگەرەوە مارە تووڕە بێت چی ئەکات تۆ یەکسەر ئەزانی کە مارەکە تووڕێ ئێستا ئەمە حالەن تووڕەنێ بەس ئەگەر تۆزە دەنگە دەنگی بەرز بکرێ یاخۆت بیگرم و دووسێ نەفەریکەوە بیانەوە بیگرن خۆی گرژەکات و خۆی هەڵەدات ئەوێ گاز بگرێ چۆن ئێستا مریشک ئەگەر جوچکەی هەیە بتوێ ئازاری بێ بەدواتەکەوێت و ئەوێ ئازارت باتەوە یعنی تا تووڕەی نەکەی هیچ شتێک ناکە باشە زۆر باز لە کاژی مار دەکرێت ئەنی بازەوە دەکات کاشەکەی لێ دەکاتەوە پاشان سەر لە نوێ خۆی نوێ دەکات ئەمە بزانام ئەمە تواناییە ینی خۆی وا دەکات یاخود پرۆسەیەکە ساڵانە لەو مارە ڕوئەدا ئەوەش بە پێی مارە مار هەیە مانگی جارێک پێستەکەی نوێ کاتەوە ماری شەیە با بڵین ساڵی جارێک هەیە 6 مانگ جارێک ئەو ژەگەڕێتەوە بۆ حەجم و جۆری مارەکە و ئەو کاژەشی ئەگەر کاتی فڕێدانەکەی بۆ نمونە بیوێ ئەمڕۆ فڕێبات 2 ڕۆژ پێش ئەمڕۆ چاوی تەڵخە بێت چاوی سپی ئەبێت و ڕۆژی دووەم ئاساوە تووڕە بوو و ڕۆژی دووەم چاوەکەی کە تەڵخ نەما ئەنجابێ بیکەیتە شوێنێک شێدار بێ یعنی تۆزێک ئاوی لێبێ بۆی تەڕ بێت و پێستەکەی بخوسێت ئیتر بە جوانی پێستەکەی خۆی فڕێدات و پێستەکەی نوێکاتەوە هەموو مارێک وایە ئێستا و مارانەی لێرە ئامادە هەنێکیان زۆر بچووکن ئەمان هەر باشمت بووە هەمان وان بەڵێ ئێستا ئەویان دوێنێ پێستی فڕێدا ئەوەی کە لای توێ ئەمانە دانەیەکیان 3 ڕۆژێکە بە پێستی فڕێداوە یعنی پرۆسەکە زۆر بە جوانی بخۆیانەیکەن پاش چەند ڕۆژ ینی پێستی تازای بۆ دروستە بێت بە پێی مارە ئێستا ئەمەکی ئێستا لە ملی منایە ئەمەوە تقریبان ساڵی 1 جار پێست فڕێدا بەس ئەویان 3 مانگ جارێک ئیتر بە پێی مارەکەیە هەیە کەمتری پێچێت زیاتری پێچێت باشە کەشوهەوای مار پێویستە چۆن بێت ینی بەخێوکردنی لەو شوێنەی کە چۆنە کەشەواکەی چۆنە ڕێژەی شێکەی چۆنە پێویستە شوێنەکەی گەرم بێت تا گەرم بێت کێشەی نییە ناکێشەی نیوەکەەوە بەس نابێت شوێنەکەی تاریک بێت و نابێ با بڵێن لەبەر هەتاو داینەی ئێستا من چەند مارێکم بەو شێوازە مرد لەبەر هەتاو دامنا مردن بەس ئەگەر لەبەر هەتاوی بەیانیان یاخود ئێواران داینە کێشەی نیە ئەویش چەند سعاتێکی کەم باشە هەرچەند پرسیاریۆشم لێ کردی بەڵام نەترسا وەڵامەکەیم لایەت کرد چەند ساڵە مار بەخێوەکەیت تقریبان 2 بۆ 3 ساڵە هەموو جۆرە مارێکت هەیە ئێستا لەم کاتە ئەمەندە جۆرم هەیە بەس جۆری تریشم زۆر هەبوو و جۆری تریشم هەیە کە ئێستا لای خۆم لای هاوڕەکانم داناوە لای هاوڕەکانتە ئەوانش باماشەوی تۆ توان بەخێوکە بەڵێ هاوڕێم هەیە توانێ مار بەخێو بکە باشە ئەی ناویان جیاوازە ینی دەکرێت بڵێن ناوی جۆرا و جۆری هەیە ئێستامان هەر ببینی بەڕەنگەکەی ئەڵێ مەماری ڕەشە ئەوانی تر ئێستا ئەویان ئەم قاوەکەیانە ئەوانەی کە 1000 پێ خۆری پێڵێن هەر بە حکومیەوەی خواردنەکەی هەر 1000 پێەیە هەر 1000 پێ خۆری پێڵێن ئەوەشیان تیرەماری پێڵێن ئەویان زۆر سەریعا ئەوەی لە نزیکتەوەیە بەڵێ ئەوە لە هەمویان باشتر مەلەشەکە لە ناو ئاوە هەموو مارێک مەلە ئەزانێ بەس ئەویان زیاتر یعنی ئەتوانێ حرەکە بکات لە ناو ئاوە ئێستا بۆ مت بووە وەڵاهی ئەویان پەیوەندی بەخۆیەتی نازانم دیارە جەوەکەی بەدڵ نییە باشە ئیشەڵڵا تری شەروا بن دەیبێت ئەمەی کە لە دەستی توایە ئەمە چ جۆرێکە ئەمە هەری مەتیقی خۆمان ئەمە لە کەرکووک بینراوە هەر بۆرەماری پێ ئەڵین یعنی ناوێکی زانستی هێشتا بۆ دانەنراوە باشە ئەگەر ئەو بۆرە مارە کە ئێستا ئاماژە پێ کرد لەگەڵ مارە ڕەشە دای بنیت
چیە گوزارە چێ بێ وڵی ئەگەرێکی زۆری شەڕکەن چونکە ئەویان ژەهراوی و هەوڵەدا بەمەوە بات ئیتر ئەوەشان چووکە حەزمی لەمە بچووکترە ئەمان هەوڵەدا مەسەلەن ئەو بخوات یعنی شەڕ ئەەکەن یەکتر عزیێ دەدەن بۆ ڕەمارەکە بەڵێ چونکە ئەو ڕژمارە نییە کە ماری ترەخوا چکە بچووکە و کورتە ئەمە ژەهراویە ئەو ڕژماری کە مارەکانی ترەخوا ئەو ڕژماران کە بەعام مەترێک درێژترن مەترونیوێک درێژترن و ژێریشان سوورە ئەوانە بە هیچ شێوازێک پێوە نادەن و ماری ترەخۆن باشە ئەگەر دوو مار بێکەوە دابدرێت و شەڕکەن بۆ نەمارێکی ژەهراوی بێت مارەکەی دیکە ژەهراوی نەبێت کامیان سەرکەوتوتر ئەگەر یەک قیاس و یەک حەجم بن مارە ژەهراوە کەس تەنها لە بەرەوەی ژەهری لەگەڵە بەڵێ پێوەی ئەدات و لێ ئەگەڕێتە تاوەکو ئەمرێت یاخود بە تەواوەتی لە هێزەکەوێت پاشان هەوڵەدا بیخوا بەس ئەگەر بێت و مارە بێ ژەهراوەکە حەجمی گەورەتر بێ بۆ نمونە ئەمە ئەوە ئەگەرێکی زۆری ئەم بتوانێت زاڵ بێ بەسەریا و بیخوا خۆی لێ هاڵێنێت و ئەیخوات باشە ینی ئەگەر ئێسام دوومارە دامدرێ ئەو بۆرە مارە سەر بەڵێ بە ئەگەرێکی زیاترەوە بەس ئەگەر بێت و ئەویشیان زووتر دەست بۆ شوێنێت و پێوەی باد ئەگەری هەیە ئەمیان بکوژێت پێشەوەی ئەم ئەو بخوات یعنی دژی یەکن باشە کاک نێوشیروان هەرم چەند جوارە مارەت هەیە خود ماری دیکەشت هەیە لە ماڵەوەیە ئێستا لە ماڵەوە هیچی کەم نییە بەس نەوەی تریشم هەیە ڕقەماریشم هەیە بەس ڕقەمار خۆی لە ئەسڵان ناوی ڕقەمارە بەس مار نییە سەر بە خێزانی مارمێلکەکانە بەرینێت نانەخەمە ناوێت وا نەڕات ناڕەخەمە ناوێت ئەو تۆزە پیاسە ئەکات و ئەو بێزار بوو تووڕە بۆ یان چی وڵایی جاجارە حەزەکە شوێنەکەی بگۆڕێن جینا کێشەی نییە ئێستا چێتەوە زۆر باشە لە قسەکانە بەردەوام بەکار نێشرا بەڵێ ڕقەمار وەکوتم مار نییە تەنها بە مار ناسراوە لە ڕاستیە لە خێزانی مارمێلکەکانە ناوەزانستێکەشی گلاس لیزاردە هەر سەر بە خێزانی مارمێلکەکانە باشە درێژتری مارکە هەت بێت چەند مەترە لە ئێستا درێژترین مار مەترێک و تقریبان 80 سانتیمە کە هەمە لە ماڵەوە کەسە لای خۆم لای هاوڕێکمە جایم هێنا ڕژمارە ڕژمارە وەکو ئەمان ژەهرایی ئەو ڕژمارێکە هیچ ژەهرێکی نیە و هیچ مەترسێکی نیە وەکوتم ژێر ملی سوورە ئەوە بە هیچ شێوازێک پێوەدانی نییە ئەی ئەمان درێژەکەی چەندێکە ئەمە تقریبان مەترێک و وڵاهی نەم پێوە بەس مەترێک و 20 سانتیمێک بە تقریبی بە مەترێک و 20 سانتیمێکە بێت تقریبان ئەو مارێکی ئەم بۆکسە مارێکی سووری بچووکیتی ئەمان چ جۆرێک ئەمان درێژەکە خۆی لول کردو خۆی ئاڵانەوە ئەوە سێ مارن ئەوە زۆر بچووکن ئەو نەوعانە ئەوە زۆر بە درەنگ گەورە ئەبن ئێساوە تەمەنیان تقریبان 2 بۆ 3 مانگە بێت درەنگ گەورە ئەبن ئەوانە یعنی گڵ ئەخواشتی زۆر بەسیت ئەبێ زۆر شتی بچووکی بیتێ بیخوا ئەوە تۆزە بەخێوکردنی قورس و زەحمەتە ئەویان ئەش ئەی تەمەنیان چۆناییە تەمەنیان بەعام مار تەمەنی باشە ئێستا مار هەیە تا 10 ساڵ ئەژی مار هەیە تا 12 ساڵ ئەژی ئیتر بەپێی مارەکان ڕژمار لە هەمویان تقریبان زیاتر ئەژیت بەڵێ ئەوەی لە دەستی تو ئاستەکەم زۆر هارە ئەوە لێ مەترسە ئەمە تەمەنی ساڵێک ئەبێت ساڵێک زیاتریشە بەڵێ ساڵێک زیاتریشە ئەمە هەر لەو کاتێککە لە بچووکەوتە بەخێوە کردووە ئەمە لە بچووکێ بەخێوم نەکردووە بەڵام زانم کە ساڵێک زیاترە تەمەنەکەی دیارە بەپێی حەجمەکەی باش ئەی ئەو مارانەی تر وڵی ئەویان ئەوە تقریبان 6 مانگە بێت تەمەنی ئەوە کوتمەوە تیرە مارەوە زۆر پرۆگرامەوە متوە ئەوە کەم ئەژوڵێت ئەوە تازە پێستی فڕێداوە ئێستا کاتی ئەوەیە شت بخوات چکە مار هەتا پێستەکەی فڕێنەدات خواردنی ناتوانێت بخوات باشش سەبارەی بە خواردن ینی کە برسی بێت تۆ چۆن نەزانی ئەمانە برسیەتی بەپێی کات ئێستا بۆ من ئەمە مانگی جارێک شتێکی بێ بدەیت تێ بیخوات ئەگەر لە مانگەکە 2-3 ڕۆژ تاخیر بوو ئیتر ئەبێ خۆت بیرت بێکە بیرێتێ چکە تۆ مادام بە خێویەکەی بێ بشزانی چ کاتێک خواردنیە دەیتێ باشە ئەی بازەوە دەکرێت کە ماری ڕەش کاتێ برسی بێ بۆرە مارە خوات ئەمە چۆنە ئەوە ماری ڕشکە بە ڕژمار ناسراوە هەر مارێکی کە ژەهراوی بێ ئەتوانێت بیخوات بە حکومیەوەی ژەهریشی هەیە و ماری ڕژ وەکو پاشای مارەکانی تروایە توانێت هەمویان بخوات بەس لە حەجمی خۆی زۆر گەورەتر نەبێت باشە ئەمانە یەکتر لە نێوخۆیاندا یەکتر ناخۆن ئەمانە چونکە یەک حەجم و یەک قیاسن کێشیان نییە لەبەرەوە یەک حەجم و یەک قیاسن کێشیان نییە ئێگەر ئەو گەورەی دامندرێت ئەو ئەگەری زۆری هەیە بیان خوات هەمیان نەخوا بەڵێ ئەگەرێکی زۆری بیان خۆ چکە لە خۆی بچووکترن ئەیان خوات باشە ئەی ماری کۆبراتیە کە زۆر باسی لێواکرێت
ماری کۆبرا ئەو مارە لێرە نییە بە زۆری لە هیندستان و سین و ئەمانە هەیە لێرە تا ئێستانی ئەگەر یەکێک بە تیجارەت نابێت یەنجینا لێرە نیە ئەو جۆرە مارە تقریبان بۆ من ئەگەر خۆی مەترێک بێ 30 سانتیمی پێشەوەی ئەتوانێت بەرز کاتەوە و پشتیش سەریشی پان کاتەوە و ژەهرەکەشی زۆر مەترسیدارە ماری کۆبرا. بەڵێ ئەی ئەگەر بێت و کەسێک مار پێوەی بات یعنی چی بۆ بکرێت چارەسەرەکەی ئەو چییە؟ ئەو شوێنەی کە مارەکە پێوەداگەر هەوڵدا بە زووترین کات بیبەستێت بۆی ژەهرەکەی بڵاو نەبێتەوە ئەگەر بتوانێت بە چەقۆیە گیان بە موسێک تۆزێک شوێنەکەی ببڕێت و هەوڵدا ژەهرەکەی دەرکەن لەو کاتەیە هیچ مەترسێکی نابێت بەزەگە دنیا بۆ فریای نەکەوتنە بێ بیبم بۆ لای پزیشک و دەربانی بۆ. ئەی ئەڵێن زۆر جار مار ینی خۆڵ ئەخوات هەموو مارێگە ماتوانێت ماری بچووک ئێستا هاو مارە سوورە بچووکانە ئەوانە ئەبێ خۆڵ بخۆن چکە جارە توانای ئەویان نیە ڕاو بکەن و خواردن بخۆن. باشە ئەی کام جۆرە مارانن کە باسی لێوە دەکرێت ئەخورێت؟ ئەو مارانی کە ئەخورێن ڕەژمار ئەخورێت ڕەژمار گۆشتیشی زۆر خۆشە لە تامی گۆشتەکەی لە بینی یعنی وەکو نزیکە لە گۆشتی سنگی مریشک و ماسیەوە لە بینی ئەو دوو تامایە تامی گۆشتی ماری ڕەش زۆریش خۆشە زۆریش بەسوودە. باشە ئەی نرخەکانیان توانە ینی مە بزانام نرخی ئەم مارانە تکا بەتونی بگرێبان نایڵم بێخەمنە باشە نرخەکانیان چۆنە ینی نرخەکانیان تا چەندێک نرخی مارەکان ئەویان نەگۆڕێ ئێستا بۆ نمونە من ئەم مارە لێرە گیراوە بۆ من ئەو کەسێک کە ئەیگرێ شوانێکە من پچم لێ بکڕم لەوانەیە مەسەلەن هەر لە خۆی وە سعرێک بڵێ چووکە لێرە زۆر باو نییە مار بکڕدرێ بفرۆشێ سعرەکەیان دیاری ناکرێت ئێستا ئەمە بۆی هەیە یەکێک بیکڕێت بە 5 وەرەقە یەکێکی تر بکرێت لەولاوە بە $100 یعنی چووکە زۆر باو نییە سعرەکەی دیاری ناکرێت بە هیچ شێوازێک. ئەی باشە هەر بە نزیکەی ئەم مارە بچووکانە ساریان چۆنە؟ ئەوانە هەر خۆم گرتو من نەمکڕیون بەس یعنی ئەگەر بێت و کەسێکیش بیانگرێ ینی سعرێکی کەمیان بۆ دانرێ بە پێی حەجمەکانێ لەوانەیە ئەوانە دانەی مەسەلەن 15,000 20,000 بکەن ئەوانە. باشە ئەو مارانە هەمووی هەرێمی کوردستانە؟ بەڵێ هەمویان هەرێمی کوردستانە. ئەی هیچ مارێکی هەیە بۆ منە لە جەرەوە تایبەت هێناو؟ بەڵێ ماری دەرەوەشم هەیە بەس زیاتر حەزەکەم ماری مەتیقەی خۆمان ڕابگرم. بەڵێ باشە کە تۆ ئەمانە و ڕاگرتووە خۆت هێناوتە یانی دڵنیا بوویتەوە لەوەی کە ژەهراوی نییە؟ بەڵێ هەر هەمویان خۆی ماری ژەهراوی دیارە ئێستا چۆن دیارە؟ مارەگەر درێژ بوو بە هیچ شێوازێک مەترسینێکە پێێتەوە بەس بە حەجمەکەی ئێستاوەی کە لای تۆیە درێژە هیچ مەترسێکی نیەکە پێوە بەس ئەمە دانەیەکیان تایە هەم بۆرەیان ئەوە کورتە و ئەستورە کلکی لە پڕ باریگە بێتەوە ئێستاوە ژەهراویە بەس بە حکومی جارە بچووکە زۆر مەترسێکی نییە بەس ئێستا ئەوەیان ئەستوری شەو کورتیشە ئەوە 100% ئەگەری پێوەدانی هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک نێوشیروان عەبدوڕەحمان بەخێوکەری مار سپاس بۆ ئامادەبوونت باشم تەوەڕێمە بە سەلامەتی ڕێ خۆ بەزیادە لەگەڵتان بەردەوامی لە بەرنامەی بەیانی باشکردستان بەڵام چانێک وەرەگری.